من ناوی یونس سەلیمە دانوشی شاری چەمچەماڵم ناحیەی شۆڕش من 5 ساڵە ئاوا نەخۆشم من لە مناڵیەوە ئاوا دەمارەکانم زۆر سستە بەڵام 5 ساڵ لە پێی خستووە بەڵێ چوومەتە مەکتەب تا پۆلی 5 بخۆم کەوام لە یاری تر نەمتوانم بخۆم. زۆر سپاس بۆ بەرنامەی بەخشین ئەو عارەبانەیان بۆ هێنا من زۆر پێویستم ئەو عارەبانەیە بوو دەستان خۆش من پێشتر عارەبانەی ترم پێ بوو نەمەتوانم بڕۆم بە دوکان و شت بکڕم ستا دەستان خۆش بێتوان بەم عارەبانەیە بڕۆم شت بکڕم و یەکێ من کاتەبانی خۆمەتوان بڕۆم بۆ خۆم شت بکڕم و بەکەی خۆم مایە توش دەستی خێرخوازان خۆش بێ کە بەم ڕەمەزانیان دڵخۆش کرد خوای گەورە دڵیان خۆش. من نام عزيز سيد علي ترجي جيت معهم ودي قويلة بزيودكم أفضل ضي دايرين بزيودكم إذا بدنا بوصل يعني بخز خانة إذا وصل مع وشر مع من أوها قاس خل من هناك نطلع هذا هو عملنا بعض الناس إذا فتح هذا الله أغنى به. تسخوش إذا بناي رسلك عمك سبوا من هنا تسخوش بي ما طعنا بيا ربي وخيرها بنستي قال بنستي عن زورك ممنون تعالى ما طعنا بي قطع غيراتها بي لبلا فقيت بس آمینە ئەحمەد حسێن خەڵکی شاری چەمچەماڵ دانیشی شاری چەمچەماڵ وڵایەتی خوای گەورە ڕەحمتان لێ بکە خوای لەتان قبوڵ کە خوای گەورە پاداشتان زیاد کە فەقیر بەسەرەکەوتە خوای گەورە لە دنیا و لە قیامەت پرسیونەتانەوێت وڵای هەر لە مناڵیم و لە دایک بوومەوە ئەم لێ هات وڵای هەر بە گاڵکی ئەوڕۆمەڕێ وەک مناڵ هەر کۆ مناڵ کۆرپە چۆن ئاوا گاڵکی ئاوەڕۆمەڕێ ئارە وڵا ئەوە حەزم لێی بوو بەغاو ئاواتێ بوو عارەبانێکی ئاوام بێ چم بۆ ئەم لالا بۆ بازاڕی بۆ شوێنی بۆ خەستەخانەی ئەمە پاڵمەنی ئەمە ناخۆشە دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە یارمەتی ئەم فەقیر و هەژارانەوەدا چاوی لەکەم ئەندام و نابینا و نەقسان من ناوم پەیوەند قوربانە خاوەن پێداویستی تایبەتم دانیشتووی شاری چەمچەماڵم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم نەمەتوانێت بچم بۆ سەر عارەبانە و تر خۆمیش نەمەتوانی ئەروەڵا منە بێ کە ئێستا بەم عارەبانەیە بچم بۆ دوکانێکی پاڵم بنا یەکێ پاڵم بناوە خۆم ناتوانم و سپاسی بەرنامەی بەخشینەکەم دەستان خۆش بێ دەستی خێرخوازانیش خۆش بێ بەڕاستی ئاوکاریە باشتان کردم دەستان خۆش بێ بم مانگە ڕەمەزانە خێرتان بنووسێ پاداشی خێرخوازان باتەوە
کە لە ڕێگەی ئێوە ئەم دیارییان بۆ من نردووە خی گەور دەستی ئێوەش خۆش بێ و خێرتان بنووسێ و خوا لێتان ڕازی بێ. بەخشین ناوی ئارام حەمە شەریف کاکە برا کاکە ڕەش لە شاری چەمچەماڵ دانیشتوومە. خاوەنی دوو مناڵم، خۆم کەمەندامە و ژنەکەم کەمەندامە. حاڵمان ئاوایە و فەقیرم و ئیش و کارم نییە و وەڵاهی سێ کرێخانە بۆم نادرێ و لە بێشی نەخۆشی کردەوە لە بەدمانگوونی و ئیش نەم کردووە لەو کاتە حەتە هیستە وەڵا بەس خەزانەکەم مەعاشی هەیە مانگی 150,000 کەمەندامە ئەوە نزیک 9 مانگەیان بڕیوە. کاگەرام ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزت هێناوە بە ئومێدیەوەی کە لە مانگی ڕەمەزانە بتانی ژیانی خۆت و خانەوادەکەتی پێ بەڕێ بکەی لە بۆ ماوەیەک. دەستان خۆش بێ مامۆستا، سپاسی کەناڵی بەخشینیەکەم، سپاسی ئیسلامیەکانەکەم ئەو خێرە بۆ منیان گەورەی کردووە و بەو مانگی ڕەمەزانە خوالیە ڕازێ بێ خوایە جێگاکانیان بەهەشتا. یعنی بەراستی ئەم مانگی ڕەمەزانە خێر و بەرەکەتە بۆ منتان هێناوە خوای لێتان ڕازێ بێ خوایە بۆ مانگی ڕەمەزانە گشتیان جێگاتان بەهەشتە. دەستخۆشتان لێکم، دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم. بەڕاستی من نازانم لە چۆ دەست پێ بکەم. چاکەی ئەم چاکە خوازانە لە خوای گەورە داواکارم خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئەوە یەکەم شش. دووەم شتیش ئەم پیرەداکەی من کات خۆی وازانم خەڵک دراوسەکان زۆر ئاگان لێ بووە، ئەمە یەکێکە لە قوربانەکانی شەڕی ناوخۆ. لە شەڕی ناوخۆ بریندار بوو ئاوای بەسەراتەوە ئێستا تووشی زەهایمەر بووە. زیاد لە 7 ساڵە موچەیەکی بێوەژنانی هەبوو بڕاوە. من دەستخۆشی لە حکومەت ناکەم بە هیچ شێوەیەک، بەڵام دەستخۆشی لە خێرخوازانەکەم و دەستیان خۆش بێ ماڵێنەوە. کاک محەممەدیان ئێمە بڕی 1 ملیۆن دینارمان لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە هێناوە بۆ پورە سەیدامینی دایکرد بە ئومێدیەوەی کە بۆ ئەم مانگی ڕەمەزانە ئەوەی پێداویستێتی بۆی بکەن و بۆی سەرفکەن ئینشاءڵڵا. دەستان خۆش بێ، خوا پاداشتی ئێوەش باتەوە ئینشاءڵڵا. زۆر سپاسی خێرخوازانەکەم بەڕاستی لەم ڕەمەزانەیە کە فریای ئەم جۆرە کەسان ناکەون. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم، سەرفراز من لای خوای گەورە ئینشاءڵڵا. بەخشین ناوم ڕزگار ڕەزا عەبدولە، دانیشتووی چەمچەماڵم. چەمچەماڵ دانیشتم لە مەحەلەی ڕزگاری لە نزیک مەحەدەی کارەباکەم، ئاوارەکە نزیک مەحەدەی کارەباکەم. زەرعی گوچی لەم بۆ کراوە، خۆم و خێزانم برایەکشم لە ماوەی 2 ساڵە ئێمەوە 2 زەرع خۆم و خێزانم ماوەی 2 ساڵە زەرعی گوچی لە بۆ هەرتمان کراوە. خۆم تازە 2 مانگە بێ زەرعم بۆ کراوە، ئەو ساڵێکە بێ تقریبا زیاتر. ئیترەوە عیلاجەکانم گرانە، هەمووی ئەبێ عیلاجەکانم ئەبێ گرانە بۆمان، هیچی لە 100,000 کەمتر نیە. شروع لە 95 دۆلار 90 دۆلارە بەش 12-13 ڕۆژمەکەگە بکە. ئیتر عیلاجەکان بە بەردەوامی ئەبێ من عیلاجم هەبێ، عیلاج بخۆم، هیچ شتێکش بێ دکتۆرەکەم ناتوانم عیلاجی بەکار بێنم بەبێ دکتۆرەکەم. کاک وزگار ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزت هێناوە. داواکارین خوای پەروەردگار شیفای عاجلتان بۆ بنێرێ. هەرچەند ئەو بڕا بەڕاستی ئەتوانین بڵێن بەشی دوو کەس زۆر کەمەکات بۆی کە عیلاجی پێ بکڕن، بەڵام لەم مانگی ڕەمەزانە ئەمە دیاریەکە لە ئێمەی وەربگرن. زۆر سوپاسانەکەین و خوای گەورە شفاتاندا. وەڵاهی سوپاسی خێرخوازانەکەم پێ، سپاسی خواکەم، سپاسی خێرخوازان، سپاسی ئەو کەناڵێ بەخشینی ئێوەشەکەم. ئێوەش بوونە ئینشاڵڵا بنە سەبەبی ئەوەی کە یارمەتی خێرخوازان، یارمەتی بێباوکان، یارمەتی هەژار و فەقیر، یارمەتی کەم دەرامەتان، یارمەتی نەخۆش و سپاستانەکەم. سپاسی ئەو خێرخوازانە یاڕەبی خوا پاداشی ئەو خێرخوازانە و ئێوەش بە خێر بداتەوە. بەخشین
نام سەرکەوتە کوڕ کەمالی حاج خەفورم لە چەمچەماڵدا دانیشم لە ساڵی 2000ەوە من ناتوانم هەستم هەسانم بە زەحمەتە دەستێک نەشتەوە اینجا هەڵەسم 200 بکە اینجا پەڕی 8,000 تێچێ 8,000 بۆ هێنێتەوە. کاک سەرکەوت ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو دیاریەک بۆ بەڕێزت هێناوە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بۆی کە ژیانی خۆتی پێ بەڕێوە بەری تاوەکو خوای گەورە دەروش لە هەموو لە کاتەوە و داوا لێبوردنمان هەیە و خوای گەورە کارتان بۆ ئاسان کا بەڵکن بتوانی لە ڕێگەی خێرخوازانەوە بێ یا بە شێوازێک لە شێوازەکان کارت بۆ ئاسان بێ سەفەر بکەیت و خوای گەورە شفاتدا بچی چارەسەری خۆت بکەیت. وڵای من پێشەکی زۆر سوپاسی بەناوی بەخشینەکەم و هەنم لێران زیاد بێ ئینشاءڵڵا. بەڕاستی هاوکاری ئینسانی فەقیر زۆرەکەن، هاوکاری مسلمانان زۆرەکەن. من سوپاسی مسلمانانەکەم کە دەستی هاوکاریان من تێش کردەوە.